بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والبركات على رسول الله. عزيزان خوشويستان لفرمودي 120 كده فرمي إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. كيشنا خزمتي وفرمودي كخواي جورا ده فرميت بيغمري خوا ده فرمي خواي جورا بي خوشا هر کسی کارکات لئیوا باوردکار و بپختی و بجوانی کارکی انجام بده. لفقیم فرموده و عزیزان خوشویستان چند شتێکی وردمان بۆ دروست دەبێ. یەک گرنگی قووەت و زانست و هونەری کار داواکاریی خواییە. ئەبێ لە کارەکانە هونەرمان هەبێ، هونەری کار زانستی کارمان هەبێ، قووەتی کارمان هەبێ، ئەو کاتە ئیتقان و وردەکاری تیا دروستە بێ. خاڵی دووهەم ئەم وردەکاریە بۆ هەموو کارێکە، نەک تەنها بۆ کەسێکی کرێکار بێ یا شتێکی تر، نە، چونکە وشەی عەمەلەن بە نەکیرە هاتووە کە پێغەمبەری خوا فەرمێ ئیذا عەمل ئەحەدوکم عەمەلەن، یعنی هەر کەسێک لە ئێوە هەر کارێ بکات، کەواتە بۆ هەموو کارێک وردەکاری، وردبینی، قووەت و هونەر و زانست زەرورە، چونکە بە نەکیرە فەرمودەکە هاتووە، یعنی عەمەلەنەکە هاتووە. فقی سێهەم پێویستە هەموو خاوەنکارێک بەهێز و توانا بێت لە هونەری کارەکەیدا. قوتابی، مامۆستا، ئەندازیار، دکتۆر، هەر کەسێک کە کار دەکا و پێی دەوترێ کار ئەبێ هەوڵ بدات جوانترین و ورترین زانیاری لەبارەی هونەری کارەکەیەوە بزانێ بۆی عەمەلێکی ئیتقانکرا و وردەکارتیاکراو بێ، کەواتە هەموو کەسێک تەخەسوسی لە تەخەسوسەکەی خۆیدا ئەبێ وردەکار بێ بۆ ئەوەی عەمەلێکی وردەکارانە ئەنجام بدات. فقی چوارەم لە فەرمودە پیرۆزەدا ئەمە بەرنامەیەکە بۆ بەشێکی سەرەکی و گەورەی ژیان، چونکە کارکردن ئەگەر بڵێم نەژڵێم گشتی ئەتوانی بڵێم بەشێکی گەورە، چونکە ژیان هەر هەمووی لە کار پێک هاتووە. جا ئەم کارە لە گەورەییا بێ، لە بچووکترا بێ، وەزیفە بێ، کرێکاری بێ، مامۆستایی بێ، دکتۆری بێ، ینی هەر بوارێکی ژیان بێ. بۆیە پێغەمبەری خوا داوای لێکردین خوا ئەو کارەی خۆشەوێ کە وردەکاری تیا بکەی، وردەکاریش هونەری زانست و زانیاری و هێز و قووەتیشی دەوێ. بۆیە ئەمەش فەرمودەیەکی تر بوو کۆمەڵێ فقی ورد و جوانی تیا بەدیکرا. خوای گەورە زیاتر تێمان بگەینێ و پێمان بگەینێ و کارەکانمان بەرەکەتدار بکات. السلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.